ئەمریکا هانا بۆ ڕاوکەری درۆنە ئێرانیەکان دەبات. ئایا ئۆکرانیا دەتوانێت ترامپ لەژێر باری خەرجیە زۆرەکانی جەنگ ڕزگار بکات؟ دەوترێت ڕۆژان ڕۆژی لە دوایە. ڕۆژانێک ترامپ بەهۆی خەرجی زۆری شەڕی ئۆکرانیا لەسەر ئەمریکا زیلینسکی لە کۆشکی سپی دەردەکرد. ئێستاش بەهۆی زۆری خەرجی شەڕی ئێران ترامپ پەنا بۆ زیلینسکی دەباتەوە. چیرۆکەکە پەیوەندی بە درۆنی جۆری شاهیدی ئێرانیەوە هەیە کە ئێستا تەنها هەڕەشەیەکی سەربازی نین بۆ ئەمریکا وڵاتانی کەنداو، بەڵکو بوونەتە مۆتەکەیەک بۆ بودجەی سەربازی ئەمریکا و وڵاتانی دیکەی کەنداو. ئەم درۆنانە کە تێچووی دروستکردنی هەردانەیەکیان تەنها لە نێوان 20 بۆ 50,000 دۆلاردایە، توانیویانە ئەمریکا وڵاتان بخانە ناو داوێکی یابووری ترسناکەوە. کێشەکە لێرەدا ئەوەیە کە سیستەمی بەرگری باوەکانی وەک پاتریۆت بۆ تێکشکاندنی هەر درۆنێک پێویستیان بە موشکێکە کە تێچوەکەی دەگاتە 2 بۆ 4 ملیۆن دۆلار. ئەمەش ترامپی شێت کردووە دەیەوێ بە هەر نرخێک بێت هێچووی بەرپەرزدانەوەی ئەم درۆنانە کەم بکاتەوە کە تەنها ئیمارات 1000 دانەی لەلایەن ئێرانەوە ئاراستە کراوە. چارەسەرەکەش ئێستا لە ئۆکرانیایە. زیلینسکی بە ترامپی وتووە ئەم خوورمایەی تۆ دەیخۆی ناوکەکەی لە گیرفانی منە. لا ڕابردوودا ئۆکرانیا کە ڕووبەڕووی شەپۆلە بەردەوامەکانی درۆنی ئێرانی بووەتەوە کە ڕووسیا بەکاری دەهێنان توانی جۆرە درۆنێکی نوێ پەرە پێ بدات کە بەڕاوکەری درۆنی شاهید ناوبانگی دەرکردووە. ئەم داهێنانە نوێیە نەک هەر لە ڕووی سەربازیەوە کاریگەرە، بەڵکو تێچووی دروستکردنی تەنها نزیکەی 1000 دۆلارە. بەمەش ئۆکرانیا توانیویەتی درۆنە ئێرانیەکان بە تێچوویەکی زۆر کەمتر لە نرخی خودی درۆنەکە تێک بشکێنێت. ئەم چارەسەری ترامپ بە دوایدا وێڵە. ڕۆژنامەی فاینانشال تایمز راپۆرتێکی نوێدا ئاشکرای کردووە ئەمریکا بە فەرمی لەگەڵ ئۆکرانیا چواتە سەرهێڵ بۆ سوودوەرگرتن لەم ئەزمون و گواستنەوەی تەکنەلۆژیایەکە. واشنتۆن دەیەوێت لە ڕێگەی ئەم ڕاوکەرە هەرزانەوە تێچووی خەیاڵی پەرپەزدانەوەی درۆنە ئێرانیەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم بکاتەوە.